سڵاوم کاتتان شاد بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشنی دەنگی ئەمریکا کە دەتوانن لە کەناڵی NRT شەوە بینەری بن لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە لەگەڵ سڵاوی من هێرۆ زەنگەنە و هاوکارم دەخیلی شەمۆ بەرنامەکە دەست پێ دەکەین. سڵاوێن گەرم بەداخوازدا مقتەدا سەدر پشتەوانی نوێی ژی گرینزون دەرکەتن گەلۆ کارڤەدانە ئەمریکا وڵاتین دیین جیهانی لە هەمبەر ڕەوشە ئالۆزە عێراقی چاوایە و لێکۆلین و نرخاندنە خەتەرە بەلگەین نەپەلین ژمالە سەرۆکێ بەری هاتین دەرخستن چەندێ مەزنن ئەف ناڤەڕۆکێ چەند نوچە و راپۆرتین مەیە. و جگە لە توندوتێژەکانی عێراق لەم بەرنامەیەدا راپۆرتێکیشتان لەسەر ژیانی هونەرمەندێکی کوردیش پێشکەش دەکرێت. ئۆلدارێ خودی دەستهەڵاتی عێراقی مقتەدا ئەسادر داخواز ji piştevanên xwe kir xwe ji Grînzûn devera parastiya Bexdayê vekêşin piştî ku şevêdî piştevanên wî bi çekê giran şer digel hêzên ewlehî û komalên dî jî kirî. Dê gotarekê da li ser televîzyonan hat weşandin Sedr yek demijmêr muhlet daye wan heta Grînzûn vala bikin. Duh dûşembûyê wan aloziyan ders pê kir piştî Sedr dest ji karkêşana xwe ji karî siyasî dayê. Îro sêşembûyê jî devera Grînzûn ya parastî li Bexdayê bibû armanca çend mûşekan li demê ku çekdarên bi çekê giran di pîkaban de hatun û çûn dikir cadên Bexdayê ji xelkê giştî vala bibû. Şevîdî li hemû rexên Bexdayê dengê teqeyê dihat bihîstin û mûşek dihatin avêtin. Di şer û bi hevçûnan de sîh kes hatine kuştin. Îraq ketiya nêva rewşeka Alôz da li demê ku alîgirên Muqteda Sedr şerî digel komalên diyên şî'a dikin ku ser bi Îranê ne piştî helbijartinên cotmehê Îraq rastî aloziyên siyasiyên dirêjdem bûye ji ber şerê wan komalan li ser desthelatê. Muqteda Sedr xwe wek niştîmanperwer daye naskirin û lê dijî destêwerdana biyaniya dî Îraqê da û neyarên wî bi piranî alîgirên Îranê ne. لە پاش وتارەکەی ڕابەری ڕەوتی سەدر مقتەدا سەدر سەرۆگۆزیرانی عێراق مستەفا کازمی لە تویتێکدا دەستخۆشی لە بانگەوازەکەی مقتەدا سەدر دەکات بۆ کشانەوەی خۆپیشاندەران. کازمی دەڵێت بانگەوازی سەماحەتی سەدر بۆ ڕاگررتنی شەڕ ئەو پەڕی ئاستەنگەکانی نیشتیمانپەروەری و خەمخۆریە. گوتارەکەی بەڕێزیان هەموو لایەک دەخاتە بەردەم بەرپرسیارەتی بۆ پاراستنی عێراق و ڕاگررتنی گوتاری سیاسی و ئەمنی گرژ بە دوای ئەوەشدا دەستپێکردنی دیالۆگێکی خێرای بەرهەمدار بۆ چارەسەرکردنی قەیرانەکان. لە هەمان کاتدا بەشێکی زۆری لایەنگرانی سەدر لە پاش وتارەکەەوە دەستیان بەکشانەوە کرد لە ناوچەی سەوز. کاربەرستانی تەندروستی عێراقیش دەڵێن بەهۆی توندوتیژیەکان کە لە ڕۆژی دووشەمەوە دەستیان پێکرد بەلایەنی کەم 30 کەس کوژراون و زیاتر لە 400 کەسیش بریندار بوون. کاربەدەستەکانی کە نەیانویستۆ ناویان ئاشکرا بکرێت دەژڵێن چاوەڕوان دەکرێت ژمارەکە زۆر لەوەش زیاتر بێت. حکومەتە سەرۆکی ئەمریکی جۆ بایدن داخواست لایەنین عێراقی کرد هەتاکو ئارامیە وڵاتی خۆ بپارێزن. ئەف داخواست هاتکردن بەریک و پشتەوانên ئۆلداری شیعە مقتەدا ئەسەدر ji devera parastiya û li nêzik balûzxana ئەمریکی derkevin û piştî ku piştevanên Sedr jî şer digel hêzin ewlehiyê kirî. Belên Salih rastexwe bi me ji bo pitir hûrkariyan. Belên fermû. سپاس دەخیل ئەلبەتە داواکردنەکان زۆرن لە عێراقیەکان تا ئەم توندوتیژیانە بە تەواوەتی ڕابگیریان بەڵام ئەوەی کە بەلای گەلی عێراقەوە گرنگە بوونی متمانەیەکی کۆنکریتیە کە جارێکی تر ڕووداوی لەم شێوەیە ڕوو نەداتەوە. بە سەرەتا جۆبیست و بینەری ئەم راپۆرتە بین لەسەر کاردانەوەی ئەمریکا. لەگەڵ هەروادێ و ئاڵۆزتربوونی دیمەنە سیاسی و ئاسایشیەکانی عێراق بەهۆی ئەو شەڕە قورسەی ڕۆژی دووشەمە لە بەغدا و ژمارەیە شاری تری ناوەڕاست و باشووری عێراقدا دەستی پێکرد داواکانی هەروادێ و زیاتر دەبن بۆ دوورکەوتنەوە لە گرتنەبەری ڕێوشوێنە توندوتیژامێزەکان. دواترینی ئەم داوایانە لەلایەن مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدرەکان بوو. مقتەدا لەگەڵ داوای لێبوردن لە گەلی عێراق بەهۆی ئەم ڕەوشە ئاڵۆزەوە داوایشی لە لایەنگرانی خۆی کرد تا لە ناوچەی سەوزی بەغدا بکشێنەوە. جیهان بە گشتی ئەمریکاش بە تایبەتی بە نیگەرانیەوە دەڕوانە ڕەوشی ئەو وڵاتە
واشنتن ڕەوشی ئاسایشی و سەقامگیری لە عێراقدا بەلاوە گرنگە، هەر بۆیشە داوای ئارامی و پشوو درێژی لایەنە شیعە بە شەڕچووەکان دەکات. باری ئاسایشی عێراق سەقامگیری و سەروەری ئەو وڵاتە پێویستە نەخرێتە بەردەم مەترسیەوە. ئێستا کاتی دیالۆگان نەک بەرزکردنەوەی ئاسیب شێوی و ئاڵۆزیەکان. لەسەر و هەموو ئەمانەشەوە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین ئارام بن و ڕێگە لە توندوتیژەکان بگرن و ڕێگەی ئاشتیانە بگرنە بەر. مافی خۆپشاندانی ئاشتیانە بەشێکی سەرەکی دیموکراسیە. هاوکاتی ئەم قەیرانە خوێناوی لە عێراقدا سەری هەڵداوە، ژمارەیە راپۆرتاواڵیش بڵاو کراونەتەوە وەک دەڵێن بەهۆی ئەو هەڕەشە و مەترسیانەی لەسەر کارمەندانی ئەمریکایی هەن. واشنتن بڕیاری داوە باڵێۆزخانەکەی خۆی لە بەغدا چۆڵ بکات، بەڵام کۆشکی سپی دەڵێت ئەو هەواڵە دوورە لە ڕاستیەوە. دەنگی ئێمەش لە پاڵ دەنگی لایەنە سیاسیەکانی عێراقدایە بۆ پشودرێژی و ڕێگەگرتن لە توندوتیژەکان. هەندێک راپۆرتمان بینیوە سەبارەت بە چۆڵکردنی باڵۆزخانەکەمان و گوایە کەوتۆتە ژێر هەڕەشە و مەترسیەوە. دەمەوێت پێتان بڵێم ئەو راپۆرتانە هەڵەن. دڵنیابوون لە پارێزراوی کارمەندەکانی حکوومەتی ئەمریکا و هاوڵاتیانی ئەمریکایی و پاراستنی ئاسایشی دامەزراوەکانمان لە پلەی سەرەکی ئەرکەکانماندان. بەڵام هیچ بەرنامەیەکمان نییە بۆ چۆڵکردنی باڵۆزخانەکەمان. هیچ ئاماژێکی وەهاش لە ئارادانیە کە لە ئێستادا پێویست بەوە بکات. لە دوای ساڵی 2023 و ڕوخاندنی ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێنەوە، شیعەکانی عێراق فەرمانڕەوای وڵاتەکەن و حکوومەتە یەک بە دوایەکەکانی ئەو وڵاتەیان پێکێناوە. بەڵام ناکۆچیەکانی ناوماڵی شیعە وای کردووە کە بگوترێ هیچ لایەنێکی شیعە بەبێ ئەوی تریان نەکەر ناتوانێ وڵاتەکە بەرەو پێشبەرێ، بەڵکو گەلی عێراقیش لە خزمەتگوزاریە بنچینەیەکان بێبەش دەکات. ئەگەرچی لە پاژووتارەکەی موقتەدە سەدرەوە پێدەچێت ئاگری ئەم شەڕە ترسناکەی عێراق بەرەو دامرکاننەوە بڕوە، بەڵام ئایا دەبێتە مای دانانی بنەما بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی عێراق؟ ئەگەرەکانی وەڵامی ئەم پرسیارە دەشێت لە چەند هەفتەی ئایندەدا ببینرێن. جا لە ڕۆژی دووشەمەوە کە شەڕەکان لە بەغداوە لە هەندێک لە شارەکانی تری عێراقدا دەستیان پێکرد، وەکو زیادکردنی مەینەتی گەلانی عێراق و دانیشتوانی عێراق نرخی کەلوپەل و پێداویستی ڕۆژانەیەکان لە بازاڕەکانی عێراقدا بە شێوەیەکی بەرچاو بەرز بوونەوە، بە تایبەتی پاش ڕاگەیاندنی ئەو قەدەغەکردنی هاتوچۆ گشتێکە لە عێراقدا ڕاگەیەنرا. تەواوی لایەنەکان داوای دیالۆجی نیشتیمانی دەکەن، هەتا ئێستاشی لەگەڵدا بێ ڕۆژێک دیاری نەکراوە کە بگوترێ ئەو دیالۆگە نیشتیمانیە چاوەڕوانکراوە دەست پێ دەکا. دەخیل بەڵێن یعنی کاردنەوەی ئەمریکیەکانمان بیست، بەڵام ئایا کاردنەوەی وڵاتانی دیکەی جیهان بە چ شێوەیەکە بەرامبەر بە بارودۆخی عێراق؟ ئەلبەتە لە زۆربەی زۆری وڵاتەکانی ناوچەکەدا کاردانەوە هەبووە. با لە نەتەوەی یەکگرتوەکانەوە دەست پێ بکەین، هەم لە زاری سکرتێری گشتی نەتەوەی یەکگرتوەکان و هەروە لە زاری بەرپرسی یەکەمی یۆنامی لە عێراقدا داوای پشوو درێژی و ئارامی لە هەموو لایەنەکانی عێراق دەکەنوە. نەکەر ئەوەندە بەڵکو ئاگاهیش دەدا کە عێراق کەوتۆتە سەر لێواری داڕمانەوە بەهۆی ئەو مەترسی و ئەو ئەگەری شەڕی ناوخۆیی نێوان شیعە لە عێراقدا. وڵاتی هۆڵەندا بڕیاریدا باڵێۆزخانەکەی خۆی چۆڵ بکە و تەواوی کارمەندەکانی خۆی گواستۆتەوە بۆ باڵێۆزخانەی ئەڵمانیا کە لە شوێنێکی تری بەغدایە. ئەمیش هەڵبەتە بەهۆی ئەو پشێوی و نەئارامیانەی کەهان. وڵاتی کوێت بۆ نمونە پێدەچێت سنووری خۆی داخست بێ، چونکە داوا لەو هاوڵاتی کوێتیانە دەکا کە لە عێراقن بە زووترین کات ئەو وڵاتە بەجێ بێڵن و هاوڵاتیانی تری کوێتیش ئەوەی کە بە نیازەیە خو بەرنامەیە سەردانی عێراق بکات داوایان لێ دەکا سەردانەکانیان دوا بخەن. من نشینە یەکگرتوەکانی عەرەب گەشتە ئاسمانیەکانی خۆی ڕاگرتووە بۆ بەغدایە با بڵێن بۆ عێراق، بەڵام هەتا ئێستا هیچی دیار نەکردووەکەی ئەو گەشتانە دەست پێ دەکەنەوە. بەڵێن ساڵح ڕاستە خۆ بمەڕە بوو گەلکی سوپاس بۆتەوە.
بەرپرسێکی باڵای ئێرانی ڕاگەیاند ئێران سنوورەکانی لەگەڵ عێراقدا خستووە و داوای لە هاوڵاتیانی کردووە خۆیان بە دوور بگرن لە گەشتکردن بۆ ئەوێ. ئەمەش لە کاتێکدایە توندوتیژی لە عێراق بەرپا بوو پاش ئەوەی کەسایەتی ئاینی شیعەکان موقتەدا سەدر ڕاگەیاند دەستبەرداری کاری سیاسی دەبێت. پاش ئەم ڕاگەیاندنی سەدر هەوادارانی هوروژمیان برد بۆ سەر کۆشکێکی حکومی و شەڕ لە نێوان ئەوان و لایەنگرانی گروپەکە نێیارەکانیان دەستی پێکرد. ساڵانە ملیۆنان ئێرانی بە مەبەستی سەردانیکردنی شاری پیرۆزی کەربەلا لە دەمی چلەی محەڕەمدا گەشت بۆ عێراق دەکەن. ئەم ساڵ ئەو بۆنەیە دەکەوێتە 16 و 17 مانگی نۆوە. تەلەڤیزیۆنی دەوڵەتی ئێران لە زاری جێگیری وەزیری ناوخۆ مەجید میر ئەحمەدیەوە ڕایگەیاندووە کە سنوورەکە بەهۆی نیگەرانیەکانی ئاسایشەوە داخراوە و هەموو گەشتە ئاسمانیەکانیش ڕاگیراون بۆ عێراق هەتا کاتێکی دیاری نەکراو بەهۆی ئەم ڕەوشەوە. هەروەها گوتیشی هەوڵ دەدەن گەشتێکی ئاسمانی نائاسایی دابین بکەن بۆ گەڕانەوەی هەموو ئێرانیەکانی کە لە عێراقدان کە لە ئێستادا لە ناو فڕۆکەخانن. چەند بەلگەین ببوورە؟ بەڵێ. هەر لە پاش توندوتیژەکانی ڕۆژی دووشەمە ئەمڕۆ موقتەدا سەدر ڕابەری ڕەوتی سەدر وتارێکی پێشکەش کرد کە زۆر بە توندی توندوتیژەکانی عێراقی ڕەت کردەوە و گوتی زۆر خەمبارە بەو دۆخەی لە عێراقدا دروست بووە. گوتیشی بە ملکەچی دەڕۆم و داوای لێبوردن لەگەلی عێراق دەکەم کە تاکە زەرمەندە لەم دۆخە. سەدر 6 خولەکی دا بە لایەنگرانی تا لە ناوچەی سەوز بکشێنەوە و هەڕەشەی کرد کە ئەگەر نەکشێنەوە ئەوە خۆی لە ڕەوتەکەش بێبەری دەکات. بۆ تاوتێکردنی کێشەکانی عێراق کورد کۆنێکشن میوانداری یاسین تەها مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری عێراق دەکات بەڵام سەرەتا دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر بۆ زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکان. دڵشاد با لەو پرسیارەوە دەست پێ بکەین دەبینین پاش وتارەکەی سەدر ڕەوشەکە بەرەو هێوربوونەوە دەڕوات. باشە بۆچی سەدر هەر دوێنێ پاش دروستبوونی توندوتیژەکان ئەم وتارەی نەدا؟ بەڵێ دیارە سەدر دوێنێ تێگەیشت لەوەی کە چوارچەوەی هەماهەنگی پەلەیانە لە پێکێنانی حکوومەت لە کاتێکدا ئەو دژی پێکێنانی حکوومەت بوو. بۆیە هەوڵیدا لە ڕێگەی خۆ دەربازکردنی لە بەرپرسیارەتی نێودەوڵەتی و فڕێدانی تۆپەکە بۆ نێو ساحەی عراقی و گەلی عراقی خۆی لە سیاست بکێشێتەوە بە پێی ڕاگەنراوەکەی خۆی دیارە و تۆپەکەی فڕێدایە ساحەی عراقی دیارە وازهێنانی لە سیاست مانای ئەوە نەبوو کە بە تەواوی لە سیاست دوورەکەوێتەوە بەڵکو بە پێچەوانەوە ئامانجی ئەوە بوو کە گڕ بەرداتە شەقامی عراقی و با بڵێن یاریەکە لە هێزە شیعەکانی تر تێکدا بە تایبەتی کە ڕکابەرەکانی و هەوڵەکانیان شکست پێبێنێ لە پێکێنانی حکوومەت. بۆیە لە دوێنێشەوە کە ئاڵۆزیەکان دروست بووە قسەکان هەمووی لەسەر هێورکردنەوەی دۆخەیە نەک پێکێنانی حکوومەت. واتە چاوەکان لەسەر پێکێنانی حکوومەت لابران و خرانە سەرەوەی کە چۆن دۆخەکە هێور بکرێتەوە. و خاڵێکی تر سەدر نیگەرانە لەوەی کە پێی وایە موامەرەیەکی ئیقلیمی بە تایبەت ئێرانیەکان لە ئارادا بوو لە دژی بە تایبەت دوای ئەوەی کە مەرجعیەتی سەدریەکان کازم حائری کە لە شاری قوم نیشتەجێ قومی ئێران دەستبەرداری مەرجعیەت بوو بە بیانووی تەمەن و باری تەندروستیەوە و باڵی مەرجعیەتی ڕادستی عەلی خامنەئی کرد. ئەمە لە کاتێکدایە کە موقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدر لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان ڕکابەری ئێرانیەکانەکە. هەموو ئەمانە وای کرد کە سەدر تووڕە بێ و با بڵێن تۆپەکە فرێداتە ساحەی لایەنگرانی و خەڵکی عراقی بۆ ئەوەی هەر پشێوی و ئاڵۆزیەک دروست ببێت ئەو لێی بەرپرسیار نەبێت. بەڵام دیارەکە ئەمڕۆ سەدر کتوپڕ دیسانەوە گەڕایەوە سەر شانۆی سیاسی و ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و داوای لە لایەنگرانی کرد کە با بڵێن بگەڕێنەوە نێوماڵەکانیانەوە دەستبەرداری خۆپیشاندانەکان بن. کۆمەڵێک زانیاری لەم بارەوە هەیە. زانیاریەکەیە کە هەند ڕەنگە بەڵێنی پێدرابێ کە حکوومەتی داهاتووی عراق گەرپێک بێنرێ بە خواستی ئەویشی لەسەر بێ و زانیارێکی تریش لە ئارادایە کە فشاری زۆر زۆر لەسەر بووە. بۆیە ئەمڕۆ بە ناچاری ئەو وتاری پێشکەش کرد. بەڵێ بەڕێز یاسین تەها سوپاس دەکەین کە لەگەڵماندای. دەمەوێت ئەو پرسیارە بکەم وەکو بینیمان سەدر ئاماژەی بۆ کرد کە لەلایەن مەرجعیەتەوە داوای لێکراوە ڕەوشەکە هێور بێتەوە و ئەم وتارە پێشکەش بکە. ئایا سەدر لێرە مەبەستی لە چ مەرجعیەتێک بوو؟ مەرجعیەتی سیستانی یا ئایەتوڵا حایری؟ بەڕێز یاسین تەها گوێت لێمانە؟ بەڵێ زۆر سپاس. بەڵێ
بەڵێ لەوە ئەچێ دەنگی ئێمە باش نەبیستی بەڕێز تاها گوێت لێمانە ئێستا؟ بەڵێ پرسیارەکەم ئەوە بوو وەکو ئاماژەم پێکرد کە سەدر ئاماژەی بەوە کرد کە لەلایەن مەرجعیەتەوە داوای لێکراوە کە ئەم وتارە پێشکەش بکات و ڕەوشەکە هێور بێتەوە. ئایا مەبەستی لە کام مەرجعیەت بوو؟ ئایەتوڵا حایری یاخود ئایەتوڵا سیستانی؟ حتما مەبەستی سەدر لە مەرجعیەتی نەجەفە. حایری بەڵێ لە سەردەمی باوکی موقتەدا چەندجا وەسیەتی کردووە لە پاش خۆی ڕەنگە شایستەترین کەس بۆ ئەوەی کە ڕێبەرایەتی ئاینی بۆ تەقلید لی سەدرەکان بکە حایریە. بەڵام هەر لە ڤیدیۆ هەیەی لە ڕەنگە حایری پێی نەکرێ بەو پێیکە لە عێراق ناژی و لە ئێران ناژی بەڵێ و ئاگادار زۆر بەکەمی و بەدەگمەن سەدرەکان باسییان لە حایری کردووە. ئێستا بۆ چوونێکی زاڵ لە ناو ناوەندی کوردی و لە زۆر لە شیکەرەوە هەیە کە حایری مەرجایەتی سەدرەکانە نەخێر. حایری لەم ساڵانەی دواییە زۆر دوور کەوتبووە لە سەدرەکان مەرجای عەسایی بە کە لە سەدرەکان جیا بوونەتەوە. بەڵام تەنها ڕەمزێتێکی تاریخی هەیە ئەمریکێکە لە هەڵکەوتوترین و دەرکەوتوترین تەلەڤەکانی بنەماڵەی سەدر. یەکەم جار خوێندکاری محەممەد باقر سەدری ئامۆزایی باوکی سەدر بووە، دوایی خوێندکاری محەممەد سادق جارێک وەسیەتی کردو و شایەتی باشەی بۆ داوە. بەڵام بەرژەوەندیەکان و ڕۆکی ڕووداوەکان لە دوای 2023 بە ئاراستەیەکی ترا ڕۆشتون. سەدرەکان نەهاتوون لە هیچ ئەدەبیاتێکی خۆیان لە هیچ بڵاوکراوەیە کە خەڵک هان بن کە دوای مەرجایەتی حایری بکەوێ. حایری پشتیوانیەکی ڕەها لە ویلایەتی فەقیهەکە و لە حەشدی شعبیەکە و هێزانی کە لەگەڵ سەدرە ناکۆکن. تەنها ئەو گوتارەی کە دوێنێ ئەو دەست لەکار کێشانەوەی کە کردوێتی ئیستیفزازێکی تایە بۆ ئەوەی کاڵێ مەرجایەت ڕادەستی خامنەیی بکرێت تابێ منافەسەیەکی دوور و درێژی دێرین و کۆن و نوێ لە نێوان نەجەفیەکان و ویلایەتی فەقیهەیە بەتەحدید. ئەمە کەسایەتێکی ئاینیە و ناوەندێکی ئاینی کە کۆمەڵێکی زۆر شوێنکەوتەی هەیە، شوێنکەوتەکانیشی عێراقین، یعنی بە نمونە بزوتنە عەسایی بە گروپەکانی حەشدی شعبین ئاراستەی کردوون کە گوێڕایەڵی ئایەتوڵا عەلی خامنەیی. ئەمە تۆزێک سەدری نیگەران کردووە، لە هەمان کاتە سیستانیش نیگەرانەکە، لە هەمان کاتە ئەو عێراقچیانەش نیگەرانەکە کە خوازیارن وابەستە بن بە مەرجایەتی عێراقیەوە. خۆ لە عێراقا هەر سەدر و سیستانی نین، چەند مەرجایەتی تری ئاینی ئێستا دەست بەکارن وەکو یاعقوبی، وەکو ئیسحاق فەیاض، وەکو بەشیر نەجەفی، وەکو قاسمی تایی، وەکو شیرازیەکان لە کەربەلا محەممەد تەخیل مدەڕیسی. هەموو ئەمانە نیگەران بەوەی کە کەسێک هاتووە ئاڵاکەی ڕادەستی خامنەیی کردو. بەڵام بەزەقی ئێستا لە سەدرا کورد بۆتەوە بۆ پێی سەدر لە ڕووکار و لە واجهێ ڕووداوەکانە و ئەمە ئێستا کایڵێت حتمما بە ئاراستەی مەرجعەتی نەجەفە کە لەگەڵ خوێن ڕەشتن نییە و ئەوەیەکێکە لە کۆتا دیواری بەرەنگاربوونەوەی شەڕی ناوخۆی شیعە ئەگەر ڕووبە هەمیشە مەرجعەت ئەرکیەوەیە، ڕۆڵیەوەیە کە ڕێ لە خوێن ڕەشتنی شیعە بەدەستی شیعە بگرێت، چونکە مەترسی لەسەر حکومڕانی شیعی درستە بێ و مەترسی هەر لەسەر خۆی مەرجعەتیش درستە. بەڵێ باشە کاک یاسین، وەکو بینیمان لە پاش ئەم وتارەی سەدرەوە تۆزێک ڕەوشەکە هێور بۆتەوە هەر بۆ پێی کە دەبینین قەدەغەکردنی هاتوچۆش هەڵگیرا لە عێراق وەکو ئاماژەی بکەن. بەڵام پرسیارەکە لێرەیە، ئایا متمانە بەوە ئەکرێت جارێکی تر ئەوەی کە دوێنێ ڕوویدا ڕوونەداتەوە لە عێراق؟ بێگومان ڕوودانی شەڕی شیعیە و ڕوودانی شەڕی کوردی شیعی بوو کە بینیمان لە لە 2007 لە کەرکووک ڕوویە، لە ئەترافی کەرکووک لە پردێ و لە سحێلا و لەمانە. شەکێکی بێشماری زۆر لە عێراق هەیە، کۆمەڵە گروپی زۆر بە نزیکەی 100 لە 60 بۆ 100 گروپ دروست بوون بە ناوی شەڕی داعشەوە. ئەمە کاتی خۆی دژمنێکی هاوبەشیانە بووە کە شەڕی داعشیان بوو. لە پاش تێکشکانی داعش ئەم چەکانە ئەم گروپانە چی دروست بووە؟ بەرژەوەندی دژبەیەک دروست بووە. بودجەیەکی بێشمار لە عێراقەیە کە ڕۆژانە بە نزیک 4 میلیۆن بەرمیل نەوتە فرۆشێ بە $100. زایدەن پارێکی زۆر هەیە بۆ ئاودانکردنەوە شوێنانی کە کاول بوون و ئەم هێزانە
هۆکاری یەکگرتنیان کە دوژمنی هاوبەشە لە دەستیان داوام هێزە شیعانە بۆیە ڕووەکەنەوە ناوخۆ بەرژەوەندەکانیان بەریەکەکەوێ ئێستا ئەگەسەری عێراق بکەی ئەو شوێنانی کە بەرزی گروپەکانەوەیە مەتر بە مەتر دابش کراوە لە نێوان هێزەکانە لە بەغا گەڕەکەکان دابش کراون لە هەر ناوچەیەکە گروپێکی ئەمە هەموو کات و ساتێک ئەگەری هەیە بە تایبەت کە ئێمە خاوەن دەوڵەتێکی مەرکەزی ناوەندی بەهێز نین کە کۆنتترۆڵ ئەم گروپانە بکە و هەمیشە دەوڵەتی سنترال دەوڵەتی ناوەن پاشەکشەی کردو لە بەرژەوەندی گروپە چەکدارەکان ئەمە هەموو ئان و ساتێک ئەگەری تەقینەوە بەریەکەوتنیان هەیە نەخێر ئەوەی کە ئەمڕۆ ڕووی داوە تەنها وەکو سەرکردنیەکە دواخستنیەکە ئەمە لە تەبیعەتی دەوڵەتی فاشل ئەچێ ئێمە ئەبێ ئەزمموی سووریا ئەزمموی لیبیا ئەزمموی یەمەن ئەزمموی لوبنان لە ساڵانی هەشتاکان کە تا ئێستش لێکەوتە و بەرکەوتەکانی درێژیان هەیە و بەردەوامیان هەیە ئێرا وەکو دەوڵەتێکی فاشل ناڕوخێت وەکو هەندێک کەس پیان وایە ئەوە کۆتایی عێراق و عێراق کۆتایی هاتووی تر نامێنێ ناوەیە بکەوێتە سەر ڕێگای گەشە سندن و پەرەسەندن یا هێوری و ئۆقرەی بۆیە هەر لەم مابەینا دێتەوە ئەمڕۆ گەڕێک لە گەڕەکانی گرژی کۆتایی هات بە دەستێوەردانی لایانی میهێنی و لایانی ئاشکرا کە حتمما زۆر هێز لەسەر خەتن لە دوێنێەوە بۆ ڕاگررتنی ئەو خوێن ڕشنەی لە ناوچەی ساڵسەیە. بەڵێ کاگیاسین لەگەڵمانە بمێنەرەوە ئەمێ بچمەوە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر دڵشاد وەکو بینیمان هەرچەندە لە لێرە و لەوێ هەندێک شەڕ کرا بوو بەڵام بە شێوەیەکی فەرمان نەدرا بوو بە هێزەکانی حەشدی شعبی شەڕ بکەن هۆکاری ئەمە چی بوو زانیاری چی هەیە؟ بەڵێ ئەگەر سەیری خیتابی فەرماندەباڵەکانی حەشدی شعبی بکەی بە تایبەتی فالح فەیاض سەرۆکی دەستەی حەشدی شعبی لە دوێنێەوە ئاراستەی ڕووداوەکانی تا ڕادەیەک بە ئاراستەی هێورکردنەوەی دۆخەکەیە نەک هاندانی هێزەکان بۆ شەڕکردن و ڕوبەڕووبوونەوەی گشتگیر لەگەڵ هێزەکانی سەرایە سەلام و لایەنگرانی ڕەوتی سەدردا دیارە حەشدی شعبی لە دوێنێەوە ئەکرێ بڵێن هەندێک لە گروپەکانیان تێوەگلاون لەو شەڕاوە بەشداریان کردووە لەو بارگژیانی کە لە دوێنێەوە لە عێراقا سەری هەڵداوە بەڵام فەرمانی گشتگیر نەبووە بۆ دروستکردنی شەڕ و بارگژی لەگەڵ هێزەکانی ڕەوتی سەدردا دیارە ئەوان ئەیانویست دۆخەکە هێور ببێتەوە و ئەیانویست با بڵێن فەرمان نەدرێتە حەشدی شعبی کە ڕوبەڕووی سەرایە سەلام و هێزە لایەنگرەکانی ڕەوتی سەدر ببنەوە بۆی ئاراستەی شەڕەکە ئاراستەیەکی گشتگیر وەرنەگرێ ببێتە هۆی شەڕی شیعە بە شیعە و سەرانسەری عێراق بگرێتەوە بەڵکو هەمیشە سەرباری گرژیەکان لە ژێرەوە خەتێکە بوو بۆ ئەوەی کە دۆخەکە هێور بکرێتەوە وایانوی زیاتر بەر بە بارگژیەکان بگیرێ لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانی حکوومەتی عێراقیەوە نەک لە ڕێگەی هێزەکانی حەشدی شعبیەوە بۆی پێکدادانی ڕاستەوخۆ لە نێوان حەشدی شعبی و سەرایە سەلام و لایەنگرانی موقتدا سەدرا ڕوونەدات بۆی نەبێتە شەڕی ناوماڵی شیعە بۆیە ئەکرێ بڵێن هۆکاری نەبوونی فەرمانی ڕاستەوخۆ لەلایەن حەشدی شعبیەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی سەر بە موقتدا سەدر بۆ بوو کە شەڕەکە تەشەنە نەکاوە فراوان نەبێەوە سەرجەم ناوچەکان نەگرێتەوە ئەگینا سەرباریەوەی کە بڕیاری فەرمی و ڕاستەوخۆ نەبوو هەوڵیش هەبوو بۆی کە دۆخەکە هێور ببێتەوە و زیاتر ئاگرەکە تەشەنە نەکات بەڵام لەگەڵەوەشدا ئەکرێ بڵێن هەندێک لەو گروپانەی کە زۆر جار بێگەڕانەوە بۆ ناوەندی بڕیاری حەشدی شعبی ئیشەکەن ئەوانیش ڕەنگە تێوەگلابن بەڵام وەکو بڕیاری فەرمی حەشدی شعبی و سەرۆکایەتی دەستەی حەشدی شعبی بڕیاری شەڕکردن نەدرا بوو بە هێزەکانیان ئەمەش بۆ ئەوەی کە شەڕەکە نەبێتە شەڕێکی گشتگیر و هەمووی عێراق نەگرێتەوە و ئەو هەوڵانەی کە ژێربەژێر هەبوون بە ئاراستەی هێورکردنەوەی دۆخەکە سەر بگرێ. بەڵێ کاگیاسین دەگەڕێمەوە لای تۆ دەمەوێت بزانم هەبوونی ئەم هەموو گروپی نیمچە فەرمیە گروپی چەکداری نیمچە فەرمیە لە عێراق تا چەندێ مەترسیە بۆ سەر وڵاتەکە کە لە ئەگەری هەر پێکدادانی هەر با بڵێن ناکۆکیەکی سیاسی پێکدادانی با بڵێن چەکداری لە وڵاتەکەدا ڕوو بدات. بێگومان بێزگە لەو گروپە فەرمی و نافەرمیانەی کە هەن چەکێکی زۆر لە دەستی هێزی عەشایر هەیە چەکێکی زۆر لە دەستی کۆمەڵێک گروپ و دەستە و خەڵکی هەیە کە لەژێر کۆنتترۆڵانی و ئێمە زۆرجار لە ناوچەکانی باشووری عێراق بەردەوام گوێبیست و بینەری شەڕی هۆزەکان دەبین کە درۆن و RPG و چەکی قورس و تەنان موشکی چووکیشی تیا بەکاردێنێت ئەمە بەشێک لە لێکەوتەکانی داڕمانی ڕژێمی سەدام حوسێن کە بە ماوەیەکی
ئەوە ساڵ 35 ساڵ بە تون کۆنتترۆلی عێراق کرد بوو لە دوای ئەوە ئەو گروپانە دروست بوون بە بیانووی مقاومەی ئەمریکا و خەڵکێکی زۆر چەکیان هەڵگرت و بە پیرۆز سەیری ئەرکی خۆیانیانەکە دواتر بەهانەی ڕوبەڕووبوونەوەی داعش حکوومەت خۆی خەڵکی چەکدارەکە خۆی ئەسڵان هەژی شعبی هەر لەو میانە لەدایک بۆکەتەوە متمانێت بە هێزە ئەمنیەکان هێزانەکانە دار ماون ئەچی خەڵک چەکدارەکەی شعب چەکدارەکەی بۆی ڕوبەڕووبووە ئەم چەکدارانە کەکەی خۆیان کاری هات ڕووی چەکەکانیان ئەکەنەوە ناوەوە کە ئێستا لەسەر بەرژەوەندیە لەسەر گرێبەستە لەسەر دابەشکردنی بودجەیە لەسەر شەڕی ئاوە تەوزیعی ڕۆبای دیجدە و فرار لە نێوان پارێزگاکان لەسەر هەر شتێک لەو شتانەی کە مای ناکۆکیە ئەم چەکە بەریەکەکەوێتەوە و ئەمە بە بەدەوڵەتێکی نیشتیمانی بەهێزی یەکگرتووی ئەوە ناوەندی ئەتوانێت بڵێکە و دەقەکە لە ئاران نییە بۆی هەموو دقەیەک ئێمە نابێ مەسەن بڵێ ئەمڕۆ شەڕ کۆتایی مەترسیە ڕەویەوە یاخود ئەم بە کۆتاییەتی ئەمە گەڕێکە لە گەڕەکانی گرژی کە بە بەنجێک کۆتایی هاتووەوە لە هەر ڕۆژانی داهاتوو ئەکید لە داهاتوش نەبێت لە هەفتەکانی داهاتووە لە مانگەکانی داهاتوو جارێکی تر بەم جۆرە و بە شێوازی تر دووبارە بێت. بەڵێ دڵشاد دەگوترێت دۆسەی سەدرەکان دراوە بە دژە تیرۆری عێراقی لەو بارەیەوە چی هەیە؟ بەپێی ئەو زانیاریانەی کە لەسەر چاوە تایبەتەکانەوە دەست ئێمەکەوتون کە دوێنێ عەبدولوهاب ساعدی فەرماندەی گشتی هێزەکانی دژە تیرۆری عێراقی جێهێشتووە بۆ سەفەرێکی کاتی وە ئەمڕۆ گەڕاوەتەوە. زانیاریەکان ئاماژە بەوەکەن کە عەبدولوهاب ساعدی سەردانی دەرەوەی کردووە و بە شێوەیەک لە شێوەکان هەوڵدراوە یاخود پێی ڕاگەیەنراوە کە دۆسیەی هێورکردنەوە یاخود با بڵێن کپکردنەوەی لە ئەنگرانی ڕەوتی سەدر بسپێردرێت بە هێزی دژە تیرۆری عێراقی و هێزی دژە تیرۆری عێراقی مامەڵە لەگەڵ بارگرژیەکانی عێراقا بکا و ڕێگە نەدرێت کە حەشدی شعبی دەسوەردان بکە بۆی خوێندنەوەکان نەچنە ئەوسەر ئەوەی کە شەڕی شیعە بە شیعە لە عێراقا هەڵەگرسیە بەڵکو ببێتە هۆی مامەڵەکردنی دەستگا دەوڵەتەکان بەتایبەت دژە تیرۆر کە دەستگایەکی فەرمی ئەمنی حکوومەتی عێراقیەوە لە شەڕی داعشدا ڕۆڵێکی گەورەی هەبووە بۆیە دۆسیەکە تا ڕادێک سپێردرا بەوان ڕەنگە سەدریش درکی بەوە کردبێ کە ئەم هەرچەندە لەگەڵ لایەنە شیعەکانە ناکۆکەوە لەگەڵ حەشدی شعبیە ناکۆکە بەڵام هەوڵێکەیە بۆ ئەوەی کە دۆسیەکە ڕادستی هێزی دژە تیرۆری عێراقی بکرێت بۆی والێک بدرێتەوە کە ئەوەی سەدرەی کات بە شێوەیەک لە شێوەکان ڕوبەڕووبوونەوەی دەستگا ئەمنی و دەوڵەتی ڕسمیەکانی عێراقە نەک حەشدی شعبی تێوە نەگلاون بۆیە ئەمە لە ئارادا بوو بەڵام دوای خیتابەکەی ڕەوتی مقتدا سەدر و کشانەوەی لایەنگرەکانی و جێهێشتنی گۆڕەپانی خۆپیشاندانەکان و خاوبوونەوەی بارگرژیەکان ئەتوانم بڵێم ئەم سیناریۆیە تا ڕادەیەک هیچ نەبێت لە ئێستادا بە شێوەیەکی کاتی کۆتایی هاتووە. بەڵێ سپاس دڵشاد کاگیاسین دواپرسیارم هێنمە لای تۆ دەگوترێت ئێران لە هەر شوێنێک بێت ئاژاو و گێرە شێوێنیش لەو شوێنەیە هەیە وەکو بۆ نمونە لە یەمەن لە لوبنان ئەوە لە عێراقیش دەمەوێت بزانم ئایا بەرژەوەندی بازرگانیەکانی نێوان ئێران و عێراق گەیشتۆتە ئەو ئاسی کە بەرژەوەندی با بڵێن عێراق لەبیر بکرێت؟ کۆی ئەوەی کە ڕووەدا پەیوەندی بە هاوکێشەی حکم و هەیە لە ناوان شیعە عێراقیەکان و ئەمە نەتیجەیەکی چاوەڕوان کراوە لە تاریخی ئەو میلەتانی کە تازە بەسەڵاتەکردنە دەست. بەڵێ ئێرانیەکان حزورێکی گەوریان هەیە لە عێراقا بەڵام بە هەموو حساباتێک لە بەرژەوەندی ئێران نییە لە ئێستا عێراق بخزێتە شەڕێکی گەورەوە بەتە چونکە عێراق بەشێکە لە 30 هەناسەدانی ئابووری ئێران و بە پێچەوانەوە ئەگەر عێراق بچێتە شەڕی ناوخۆ شەڕی خوێناویەوە مەترسی لەسەر حکومڕانی شیعە دروستە بێ ئەمە لە استراتیجیا بۆ ئێران خراپە ئەگەر ئابووری عێراق تێکچێ بۆ ئێران خراپە چونکە گەورەترین مامەڵەی بازرگانی عێراق لەگەڵ ئێرانایە بۆیە ئێرانیەکان بەڵێ لە هەنگری لایەنێک لە لایەنەکانی شیعاکەن کە چوارچێوەی هاوهەنگیە بەڵام پێیشان لە سەدر نەبڕیەوە هەوڵیشیان داوە کە متمانی پێ بکەن بە جۆرێک لە جۆرەکان میشە لە وڵاتانە خواستەکەی کە شتەکان فێر دەستی دەرەکی ویسە لە ناو شیعەکانە بڕۆ پرسیارکە لە ناو دەستی ئەمریکا و ئیسرائیل بەڵام تەبیعەت و بنیادی ئەم وڵاتانە سروشتی ململانەکان سروشتی پێکاتە سیاسی و کۆمەڵایەتەکانیان لەبارە بۆم بەریەک کەوتنانی کە باشترین دەرچاوەیە بۆ وترێت یەکسەرمە دەستی دەرەکیە بۆ خۆرزیینەوە لە بەرپرسیارەتەکان ئەمە یاقی بە شکستی حکومڕانی ئەو دەستە سیاسی شیعەوەیە کە ئێستا لەواجی هەن نەبوونی پلانە نەبوونی بەرنامە نەبوونی کەسی خاوەن بیری دەوڵەت یانی دەوڵەت
کاگیاسین بەداخەوە کاتەکەمان هەرەوەندە بوو یاسین تەها شیکاری کاروباری سیاسی عێراق لەگەڵ پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان سوپاسان دەکەین. چەند بەلگەین حکوومەتێک و بەدەست ئاژانسا ڕۆیتەرس کەتنە خۆیان دەکەن و بەرهەمئینانە نەفتا هەرێما کوردستانە عێراقی دێنیڤی بە هەتا ساڵە 2027 ئەگەر ڤەدیتنێ نو تنەبن و کارداری و کارسازیên mezin di vî kartî de nehêne kirin. Diplomat, karbidest û saziyên yan şarezayên wize û enerjiyê dibêjin kêmbûna mezin ya ku ji xwe berdest pê kiriye dê rewşa xeraba abûriya herêmê xerabtir bike di Îraqa nearam de. Li gora wan belgeyan hikûmeta Herêma Kurdistanê ya Iraqê dikare her rojê 580,000 bermîlên neftê berhem bîne di demê 5 ساڵان de eger sînaryoya başkirina kartê petrolê bi duristî were cêbijêkirin. Li wî demî herêm dê rojane şiyana firotina 530,000 bermîlan hebe. Li gora belgeyan û bêyî karsaziyan û renga ew nikare pêtir ji 240,000 bermîlan berhem bîne. Endamê Perlemanê Herêmê karwan xezineyî ku ew bi xwe endamê Komîteya Neft û Gaziya di Perleman de dibêje ev peyam gelkê metirsîdar e. بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بابەتەکانی ئەم بەرنامەیەمان و ناکۆکیین سەر لێکۆلینên belgeyên ku hatîn dîtin di mala serokê berêda dê navirokê peyam û nûçe û raportên me ve. بەڵام پاشە مناوبڕە. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو بختی چاندو نرارنگی بمرانه. سعادت بکر سروکی ریخستنا سوج ئۆرگانایزیکردنی کو نەها لە میرگێن عەرەبیە چەندین نەپەنی ئەشکەرە کرنا و لە گۆڕا ئەدعای نوی چەند کاربدەستین ئاک پارتیا دەسەڵاتدار لە تورکیا دەست دگەندەلیاندا هەیە. 5 پارتیین ڕکابەرین سیاسی ژی سەر لە دۆزگەراندانا و دۆست li dijî wan vekirina ew dost gehanekû derê û bi çi aramanc û mebestê ne peyamnirê dengê Amerîka li Ankarê Eyûb Demîr bimere. Eyûb fermû. Dexîl ana dikarim bêjim ku Tirkiye bi gendaliyê tê qise kirin. Li vê derê Sedat Peker te jî wek amajê kir bi xwe kesekî wek serokên rêxistineka sûc ya organîze tê binav kirin. Ewî hin angaş diyar kirin. Çiyeviya lütkeya piyasaya sermayeyê xatunek yani karsazeka jin diçe serî lê dide dibêje ku ez ê vê sermaya hanê dixwazim bilind bikim û hin navberkar yani ku navberê dibînin ji wî pere de xwaz dikin. Teqrîben yani 12 milyonên Tirkiye yani 700,000 dolar. Lê ev Sedat Peker evana hemû tevahî îfşa kir yani ragihand diyar kir. O piştê vê jî mîne tozlû bi xwe ew karsaz e ew ê jî got belê evana ji min ev pere daxwazkirine. Kê daxwaz kiriye? Di nav vanan da parlamenterên AKP hene û dîsa rawêjkarên serokkomariyê yani evana tevahî ketine ana nav vê rewşa bertîlê. Heta niha hiç dozgarekê di vî warî da em bêjin dozek vê nekiriye. Li ser vê jî partiyên siyasî 5 partiyên siyasî du yani di nav da CHP heye, Partiya Deva heye, tevahî van partiyana serî li ser dozgeriyê dan ku bila doz were vekirin û ser van sucan da herin. û îro jî partiya dahatû serî lê da rojên pêşiya me da jî dibe ku ev dozana şiklekî nû derxînin pêş. Belê. Eyûb vê kêşeyê wê çendê bandor li ser hilbijartinên dahatiyên Tirkiye hebe? Dexîl ana rastî hilbijartina Tirkiye em dikarin bêjin ku him destelatî û him jî opozisyon her hincêtek bibînin yekser bi vî va girê didin yani bi hilbijartinê va girê daye. Ev bûyera hanê dikarin bêjin ku heya niha destelatiyê hiç daxuyenek nedaye. Lê opozisyon viya tevahî
وەک هەر ڕۆژ سیستێماتیک لەسەر vê bûyerê va diçe. Yani em dibînin ku wisa diyarê ku ev bertîl an jî gendalî bibêne vê li ser hilbijartinê jî xwe diyar bike. Yani opozisyon zêde viya derdixîne pêş. Em bêjin çapemeniya Tirkiye sedan not dibin desthilatiyê de behsa vî bûyerê hiç nake. Lê yên din jî her roj babeta wan em dikarin bêjin ku ev gendalî ye. Ayub Demîr peyamberê dengê Amerîka ji Ankarê bi min re bû. Spas. لە دەمی پشکنینەکەی هەشتی مانگی هەشت لە ماڵی سەرۆکی پێشووی ئەمریکا داناڵد ترامپ لە فلۆریدا FBI 11 بەشی تۆماری نهێنی دۆزیوەتەوە. لە هۆکاری بڕیاری پشکنینەکەی کە ڕۆژی هەینی ئاشکراکراوە ئاماژە بەوە کرا کە 184 بەڵگەنامە کە ئاماژەی نهێنی بەسەرەوە بووە لە 15 سندوقدا دۆزراونەتەوە کە لە مانگی یەکدا لابرابوون. وەزارەتی داد لە وەڵامی داواکاری تیمی ترامپ بۆ شارەزایەکی تایبەتی یاسایی بۆ جیاکردنەوەی بەڵگەکان ڕۆژی دووشەمە ڕایگەیان کە بەرپرسان پێداچوونەوەی خۆیان بە بەڵگەکاندا تەواو کردووە. و کۆش کاسپی ناخوازە مایەخوا بێخا کێژڤەکێشە قانونی سەبارەت لێ کۆلین و نرخاندنە بەلگەین نەپەنین و FBI دمالە سەرۆکی بەری ئەمریکادا دۆنالد ترامپ گرتنە دووشەمێ کارین جێن پێر بەردەفکا کۆش کاسپی گۆتە ڕۆژنەمەوانان لە دەمێک و هێشتا لێکۆلین بەردەوامە ئەم تشتێکی لەسەر وێنان نابێژن لێ دەمێت دەست بە سەرداگرتنە مالا ترامپ لێ هەشتی vê مەهەی FBI 11 دەستەیەن بەلگەین نەپەنی گرتن و چەند بەشین ئیفادەیە نویسکیە ji بۆ فەرمانە بە سەرداگرتنی لە ڕۆژەئین یابۆری هاتبوون ئەشکەرەکردن. وەزارەتە دادی گوتیە کاربەدەستان پێداچوون و نرخاندنە تەڤایە بەلگەیان بداوی ئینایە. ئەنجامی لێکۆلینێ چ بە لێ ئیفادا نیشان ددا و بە ئەشکرەیی یان گرێدای وێ گرانی بێخەس سەر هەندێکە ئەگەر پێشیری دسێ بەندێن قانونیدا هاتبەکردیانە ژوانە بەندا یاساییە جاسوسیەیە کوڕاگرتنە بەلگەین نەپەنی و زانیاریین بە ڕەوانیان نیشتیمانی بتاوان دەدا ناسکردن. دادگایەکی فیدراڵی کاتێکی لە کۆتایی ئەم هەفتەیەدا تەرخان کردووە تا دەستەی ناوبژیوانی سەربەخۆ پێداچوونەوە بەسەر بەڵگەنامە هەستیار و لە هەندێک باردا وەک دەڵێت نهێنیەکاندا بکات کە لە ماڵی سەرۆکی پێشوو داناڵد ترامپدا دەستی بەسەردا گیراوە. زانیاری زیاتر لەم راپۆرتەی دەنگی ئەمریکادایە. پشتی پۆلیسên فederal di nav hefteyên borî da li Mar-a-Lago mala serokê berê Donald Trumpê li Florida geriyan şerekê yasayî dest pê kiriye. Tevî daxwazên pimehan û bangeka ti destpêka wê salê da Trumpê belge ragirtin û teslim nekirin. Ku arşîvê netewî dibêje divêt ev li gor qanûna belgeyên serokatiyê bi rêk û pêk bihên ragirtin, ne ku ti mala kesekê dabin. Polîsan 11 sindoqên belgeyên nepenî li mala Donald Trumpê ya Mar-a-Lago dîtin ku hinek ji wan navên çavkaniyên nepenî hebûn. Trump û tîma wî ya yasayî li ser eşkerekirina hürgüliyên fermana lêgerînê ya Wezareta Dadê dûdil bûn ku wê davê hate veşandin lê gelek agahî lê hatibûn reşkirin. Wan ji dadwerek federal ku ti sala 2020 da ji aliyê Trump ve hatibû destnîşankirin xwest ku dadwerekê taybet yê serbixwe erkdar bikin ku belgeyên desteserkirî binirxîne da ku destnîşan bike ka Trump dikare mafê serokatiyê servan belgeyan bixwaze. Dadwer Eileen Cannon niyeta xwe ya destpêkê diyar kir ku dadwerekê taybet destnîşan bike. تشتێک باشە دادوەرێک تایبەت لە بەلگەیان بنێرا و بنرخینە کا سەرۆکیبەری ماف هەیە وان بەلگەیان کوی هێشتا ڕادەست نەکردە ڕاگرە ئەدزانم کوی گەلک بەلگە ڕادەستکردە پێویستە کوی هەموو ڕادەستکردبان ئەس دەبێژم ئەوژی نەها وێ باش دزانە. Trump dibêje ku dema ku ew hêşta li qesra spî wê ew belgeyên navborî eşkere kirine û êdî nepenî nîne. Lê serokê niha Joe Biden vê îddiayê red dike. Belê ez dixwazim ku hûn bizanin ku min her tişt li cîhanê eşkere kirine. Ez serokim, ez dikarim bikim, mav çê dibe?
باید دازانین که او ناخوازه هرگولیین لپرسینی جی بزانه و او دیوان بو وزارتا داده بهیله. تشتی بیواته دما دیار دبه سروک می بری بلگهن پر نپنی بنیره مالاخو. از جیتینا گهم لیدی سانجی دما کو ام لسر سروک ترامپی دا آخوین گلک تشت هنه کو مروف تینا گهد. دوی داویه دا جیگیر سروک بری مایک پنسی هات پرسین که وی چه بلگه نپنی برنه دما کو او جو واشنطن درکتی وی گوت نه لگور زانیارین من. هوا همو تناو تنگاسین قانونی یندن بو ترامپی چه دبه دما کو رهبره که سرکه یه بری یه کارسازی مالباتا وی دوی داویه دا تاوانا ندانا باجی قبول کردیه. دادور کنن رونشتنا سر گوتو بیجن بو کار اینانا دادورک تایبت بو روژا پنشمه دست نشان کردیه. راپورت آراج عربسادی چتو ازل دنگ امریکا. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلێنسکی دەڵێت ئۆکرانیا هەموو ناوچەکانی کە لەلایەن ڕووسیاوە داگیر کراوە ئازاد دەکاتەوە بەڵام باسی لە هێرشی بەرپەرجدانەوەی خێرسۆن نەکرد. لەبری ئەوە گوتی پلانەکانی شەڕ دەبێت نهێنی بمێننەوە و پێویست ناکات هێزەکانی ئۆکرانیا ڕای بگەێنن کە پلانەکانیان چین. زێلێنسکی گوتیشی هەر کەسێک کە دەیەوێت پلانەکانی ئێمە بزانێت لە هیچ کەسێکی بەرپرسیارەوە بە تەواوەتی پێی ناگوترێت چونکە ئەمە شەڕە بەڵام داگیرکەران دەبێت بزانن ئێمە لە سنووری خۆمان دەریان دەکەین. گوتیشی ڕۆژی دووشەمە کۆبوونەوەی لەگەڵ سەرکردایەتی لەشکری وڵاتەکەدا ئەنجام داوە. لە جیهانی و بدرێژەهەیە دیرۆکیژی بەرهەمهێنەر بەهرەمەندجی هەبوونە گۆه نەدانە ڕەوشە خراپە ژیانەخوا بەلکو خەبات کریە ji bo ku berhem û hizrên xwe bigehînin civakên xwe. Yek jiwana niha li bajarê Silêmaniyê ye û wî derdê xwe û armanca hizr û bîrên xwe ji Sunûrkerîm Pamîra dengê Amerîka re vegerane. لە سوچێکی پەراوێزخراوی ناو بازاڕی ئەم شارە کە ناوی شاری ڕۆشنبیریە گەوهەرێکی هونەری دەژی. ئەمە وێرانەیە گیان کەلاوەیەک نییە. ئەمە ماڵی هونەرمەندێکی شاری سلێمانیە کە ناشادی شێوەکارە. ڕەنگە لە سیما و ڕوخساریەوە ئەوەت بۆ دەربکەوێت کە چۆن زەحمەتیەکانی ڕۆژگار هەستی ئەم مرۆڤە جوانەیان هاڕیوە بەڵام هێشتا ئەو بە فڵچە و بۆ یاخەکەی خەریکی ڕەنکردنی ژیانە. هەڵمانگێک ئەبێت ئە لێرە ئاژیم و لێرە بازە شەوانێک کانڤاسێک و چوارچێوەیەکی وێنەمانێ بۆ ئێمە هەیە دانیشم خەریکی وێنە کێشانم من لە حەوتی شەویەمەوە ئێرە تاریکە ناچارە بێلایتی چی هاوار بکەم بۆ ئێرە ڕووناک بێتەوە چی شوێنە بێ بژێوی ژیانی خۆم بەم شتانە بەمە سەر من لەبەر وەزی دەرونیم تەواو نییە ئەم حەبانش بەکارەهێنم یعنی پێویستمە بەکاری بێنم بۆ عیلاج بەڵام بەداخەوە لێرە هونەر قیمەتی نییە مرۆڤیش قیمەتی نییە لەم وڵاتەیە. وێ ڕای هەڵکشانی تەمەن و ئەو دۆخە تایبەتیەی هەیەی بەڵام 53مین پێشەنگای خۆی کردوێتەوە. ڕێکخراوی CDO پاڵپشتن لەکردنەوەی ئەم پێشەنگایە دەیانەوێت بەداهاتی فرۆشتنی تابلۆکانی کەمێک لە ئازارەکانی ئەو هونەرمەندەی پێساڕێژ بکەن. 155 تابلۆیە لە ماوەی 4 مانگا کردومە لە تەمەنی منە خەڵک ناتوانێت ئەمانە بکات. ئەم وێنانش کە منی ڕووسیەکەم زۆری بریتێ لە ڕابردوو کە ئێمە خاوەنی دێ و سروشتێکی جوان و گەلێکی باش و یەک نەتەوە بوو و تابلۆکانی کەم
باز لەواکات نەژاری خۆم و ژیانم لە کەلاوەکانە و بێپارەی خۆم کە جاری وا بوو تابلۆکانم سوتانەوە بۆی لەسەرمان ڕەخ نەبووە جاری وا لە کەلاوەیەکە دانیشتوم کردومە بە تابلۆ چاوەڕێواکەم کە خوا ڕۆژم لێ بکاتەوە. دیارە کاک ناشاد وەکو هونەرمەندێک شێوەکار بەڕاستی چەندین داواکاری هەبوو لە ئێمە یەکێک لەوانە کردنەوەی ئەم پێشانگایە بوو ئێمەش هاوکاریمان کرد بۆی بتوانێت ئەم پێشانگا جوانە ڕازێنرێتەوە ئێمە دیارە وەکو سیدیۆ هەردەم پشتیوانی و پشتگیر بووین. ناشاد شێوەکارێکی یاخی لە کەلتوری با و دەوڵەمەند لە هونەردا سەرەڕای ئەوەی دۆخی تەندروستی و دەرونی ناجێگیرە بەڵام هونەر بۆتە وەسیلەی ململانێکردن لەگەڵ نەخۆشیەکانی. ئەو ڕۆژە کە من ناشادم بینی ئەو ڕۆژە ژیانی هونەرمەندێکم بینی کە نەتیجەی هونەرمەندە لە وڵاتەوە بێ هەڵبەت ناشاد باجی ئازادیەیە باجی خۆبوونەیە یعنی ئەگەر ناشاد خۆی نەبووە ئێستا توانی ژیانی زۆر باشتر بێ لەمەی هەیە بۆیە من وەکو خۆم و هاوڕەکانم لە ستۆدیۆ سێ هەتا لە ژیان نابێت ئێمە توانین هاوکاریکەین ئەتوانین سەپۆرتی کەین و ئەتوانین بە بەردەوامی تابلۆشتی بۆ ئامادەکەین و کەشەکەمان بۆ ڕەخساندووە. ئامانج لەکردنەوەی پێشانگای بۆ ئەم جۆرە کارانەی ناشاد ئەوەیە کە ئەمانوێ خەڵک بێت تابلۆکان بکڕێ بۆیە ناشاد بتوانێت ئاسایی بژی. ئێمە لەو قاڵبە ئەمانوێن خەڵک وەک هونەرمەندە سێری ناشادکە زۆربەی زۆری تابلۆکانی کۆمەڵێک پێوانی تایە بۆی هەر کەسێک بیەوێ هاوکاری بکە بێت تابلۆی لێ بکڕێ تابلۆکڕین ڕێزێکی جوانترە لەوەی تۆ هاوکاری بیت. زۆرن ئەوانەی خاوەنی بەهرەی هونەرین بەڵام هاوشێوەی ناشاد دەگمەنن لە کۆمەڵگەی کوردی و کۆمەڵگەکانی تردا ئەو کە سەرمەستی ئازادی و سربەخۆییە بەشێکی زۆر لە کارەکانیشی هەر تەعبیرن لە چەمک و فەلسەفەی ئازادی. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. لە کاتێکدا لە وەرزی پاییز نزیک دەبینەوە هەوڵەکان چڕ دەکرێنەوە بۆ پاراستنی پەپولەی شاهانە لە ڕۆژهەڵاتی ئەمریکا. پارێزەرانی ئەم جۆرە پەپولانە نیگەرانن لەوەی کە لە مەترسی گۆڕانی کەش و هەوا و کشت و کاڵدان بەڵام لە ڕووی زانستیەوە هێشتا لێکلایی نەکراونەتەوە. با پێکەوە بڕوانینە ئەم راپۆرتەی دەنگی ئەمریکا لەسەر ئەم بابەتە. بەلاتینکên کوژبەر مۆنارک an ku yên şahane yên ku ji Bakurê Amerîka tên di matersiya navçûnê dane li gor lêkolînayekîtiya navneteweyî bû parastina siruştî IUCN. ئەو پەلاتینکن لە زڤستانی ڕۆژهەڵاتە ئەمریکا و کەنەدا و لە هاوینی کۆچ دکن مەکزیک دناو وان ساڵên داویدا hejmara wan di navbera 20 û 72 sadî kêm bûye û hejmara pelatinkên koça Rojava dikin ji 66 bo 91 sadî kêm bûye. Ev pelatînke li gorî qanûna Meksîk di matirsiyê dane. Li demê Amerîka û Kanada pêdaçûnê dikin, aya bi fermî matirsiya ji navçûna wan destnîşan bikin yan ne? Çip Taylor şarezayê derîn dibarê jîngeha mêrowan da duê bariyê daye. Belatînkên monark cûrekin dikarin seranserî cîhanê heta ku çendîn parçên Amerîka bijîn. Ev biryara IUCN pênasînê bi wê rastiyê nake ku hejmara rûniştivanên Kalîforniya û Meksîkê jî sala borî bi rastî zêde bûye. Nûke lêkolînek di hezîranê de hatiye belavkirin ku belatînkên monark di geşekirinê dane. Li ser binemayê lêkolînên berfire ku hejmara wan ev bû mayê 25 havîne zêde dibin. Cûre hesteke seyr heye ku mirov bi rastî bawer dikin ku pelpelûkên morak di metirsiyê dane. Kuşçîna bawer bikin ku heşta rewşa wan baş e ve ku lêkolîname nîşan dide. Bûçûnên cuda derbarê belatînkên monark li ser zanyariyên cuda hene. IUCN û yên dî datayên ewan daristanan bikardînin. Yên ku monark zivistanên xwe lê derbas dikin li naverasta Meksîk.
ئەو زانیاری نیشان دەدەن و لەگۆڕ ساڵên 1990 هەژمارە ئەوان بەلاتیکان 85 ساڵێکیان بووینە و لە ساڵا بووری هەژمارەوان زێدەتری 35 ساڵێ ji ڕووبەرê daristanê girtibûn. Berpirsên Meksîk dibêjin çêtbî şaşiyek hebît ji ber ku çi rêyeknîne bû hejmartina avan hemî belatînkan li ser her darekê. Pîvan têne ya ku em dihijmêrin roberê daristanê ye ya ku ew digirin û em zanyariyên dirist nabînîn. Rêveberiya masî û jiyana kîviya Amerîka dê li sala 2024 biryarekêdet aya ev belatînke di matirsiyê de ne yan ne û dibîte eger ku pîvana parastina wan jî danî. Ji bo raporta Veronica Balderias Iglesias hatîn mayî dengê Amerîka. Navê wan platîng bin papûle min her çi bidgelek ciwanin dê hêr bi rastî ji bo min tabloyên neşad ku hunermendekî herî dewlemend e bi baweriya min îro me dîtî berî çendekê ew tiştî ciwana û çawa tu bêjî dirrevîn bû ji bo min. ڕاستە تابلۆکان زۆر جوان بوون جایتر هیوادارین ئەو خەڵکانی کە لەوێژ ئامادە بوون بە دڵیان بوو بێدە و تابلۆیانە. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنەوە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ سڵاوی هاوکارم دەخیلی شەمەوە من هێرۆ زەنگەنە هەر شاد وەختەوە بن. خداحافظ. you